ئەم بڕیارە لە یەکشینۆی 2019 حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بەهەڵگرتنی بڕی 10,000 دینار بۆ لە گەشتیارانی باشوور ناوەڕاستی عێراق یاخود ئەو خەڵکەی لە باشوور ناوەڕاستی عێراق بۆ ئۆتۆمبیلی خۆیان داخلینەوە هەرێمی کوردستان دەبن بڕی 10,000 دینار پێشتر لێ وەردەگیرە ئێستا ئەو بڕە پارەیە هەڵگیراوە. دەربارەی کاریگەریەکانی بڕیاری هەڵگرتنی 10,000 دینار لەسەر گەشتیارانی باشوور ناوەڕاستی عێراق ئەوانەی کە بۆ ئۆتۆمبیلی خۆیان داخل دەبوون بە تاکید کاریگەری زۆر پۆزتیڤی دەبێت بۆ سێکتەری گەشتیاری بەتایبەت لە بۆ دەڤەرەکەمان کە وا دەکات گەشتارێکی زۆر لە ڕێگای ئۆتۆمبیلی بچووک داخلی ناو ناوچە گەشتوگوزاریەکان بێت چونکە لە ناوچەکەی ئێمە هەندێک شوێن هەیە دوورە دەستە پاسەکان و شەریکاتی سیاحی ممکنە نەتوانێت بە ئاسانی بگاتە شوێنەکان بۆیە گەشتارێک ئەگەر بە ئۆتۆمبیلی خۆبی بە تاکید دەچێت بە هەموو شوێنەکان ئەوە بەتایبەت بۆ ناوچە دوورە دەستەکان وەکو وەرتێوە باڵەکایەتی خۆشکان سەکران شوێنی دیکە لە دۆڵی ئاڵانە دۆڵی مەلەکان فەقیان ئەو شوێنانەی کە دۆڵەکانن بە تاکید ئەگەر گەشتارێک بە ئۆتۆمبیلی خۆی بێت کاریگەری زۆر باشی دەبێتن و پێداویستەکانی خۆی باشتر لە پاس وەدەستدێنێتن و پارەی باشتر سەرف دەکاتن و لەلایەکی دیکەوە بەشێکی زۆری کۆمپانیا گەشتوگوزارەکان ئیستیغلالی بەشێکی چێشتخانەکان و هۆتێل و مۆتێلەکانیان کرد بوو لە بەرامبەر ئەوەی بۆ هەر جەمێک یاخود بۆ مانەوەی یەک شەو لە ئۆتێلێک بڕێکی زۆری پاریان لە خاوەنی ئەو شوێنانە وەردەگرێت ئەمە وا دەکات بازاری پاسەکان یاخود شەریکاتی سیاحی کەمتر بێتەوە بە بەراورد لەگەر ئەوەی کە ئۆتۆمبیلی زیاتر داخلی ناو هەرێمی کوردستان دەبێتن بە لە هەمان کاتدا پارەی باشتری سەرف دەکەن لە بازار. لەم ساڵدا تەنها لە وەرزی زستان سەری 350,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتوگوزاریەکانیان کردبوو و لە بۆ وەرزی هاوینیش بە تاکید لەبەر ئەوەی شوێنی گەشتوگوزاری زیاترمان هەیە لە وەرزی هاوین سەرووی 400,000 گەشتیار تاوکو ئێستا هاتیە و بە تاکید لە بۆ تاو کۆتایی ساڵ ڕێژەکە بە تاکید بەرز دەبێتەوە بۆ نزیکە 1 ملیۆن گەشتیار. ئەم دەڤەرە بە هەرچە قەزای سۆران ڕەواندز مێرگە سۆر چۆمان 180 ناوچە گەشتوگوزارەکانی پارێزگای هەولێر پێکدێنی و 130 ناوچە گەشتارەکانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش پێکدێنێتن کە بەشێکی زۆری هەر ناوچە گەشتارە دەرڕفێنەکانی کە ناسراون لەسەر ئاسی عێراق لەم دەڤەرن گەشتار بە بەردەوامی لە هەر چوار وەرزی ساڵ سەردانی دەکاتن تاکە ناوچەیە لە هەرێمی کوردستان کە لە هەر چوار وەرزی ساڵ گەشتار دەکات.